لا كمان بس بالصورة كاكا بالصورة بوسة بس بالرابين يا واسع كمان لا ليرة وداينة فيني بويرة ما مصايبنا إيرة لا في أنا إيرة بلا ما أشتري فوق بعض فوق كوي ما كلام ده أصارف كيا حاجة أمر البيتيا أوش بين أوش بين ما صاحبك يزور لدواء ويفهم أخوتي أنا ثاني في أثر آية القصد بها شيء إمرو ناشمان بلام إمرو ما بيت أنا براك أنا آية ظلم هرس دفوتيه ظلم دفوتيه إبراهيمي بيودور ودريش بيفصل نكترو شو عم ترى وهروها دعاء أو الله أكبر. بري جنازة كده ئەوەی تۆمەتبارە تا ئێستا خۆتان دەزان هەموو شتێک دەبێت بەپی یاسا بڕوا بڕێەوە لەلایەن بەڕز دادوەری لێکۆڵینەوەی چەمچەماڵەوە بڕیاری گرتن بۆ باوچیان دەرچوو بە دوو سیفەت یەکەچیان باوچیان وەلی ئەمرە پێویستە چاودێری ئەم کچانە بکات دووەمیان لەسەر تەعهود و بەڵێننامەی شەخسی باوچیان ئەم کچانە ڕادەستکراوەتەوە و لێکۆڵینەوە لەلایەن برانی پۆلیس و ئاسایش و توندوتیژی خێزانی بەردەوامە و لە هەر شتێکی تازە هاتە پێشێ ئێوەی بە ڕێز و ڕاگەاندنەکان ئاگادار دەکەینەوە. راپۆرتی پزیشکی نەگەیشتوتە دەست ئێمە و نەگەیشتوتە دەست برانی پۆلیس و دادگا لە داهاتوودا ئەم راپۆرتە پزیشکەکەش باز دەکرێت بەڵام ئەوەی ئەوڕۆ من مەبەستم بوو زیاتر ئەم جەنازانە ئەم تەرمی ئازیانەمان لە سلێمانی نەمێننەوە خۆمان کرد ئێمە وەک ئیدارەی شار خۆمان کرد بە باوچیان خۆمان کرد بە مامیان خۆمان کرد بە خاڵیان وەکو کەسوکاری ئەمان جەنازەکانمان هێنانەوە بە خاکمان سپاردن. ئێستا سکاڵای شخصی تۆمار نەکراوە بەڵام داواکاری گشتی هاتوتە با بڵێن داوای جوڵاندە و سکاڵای تۆمار کردووە بۆیە لەو کەیسانەداگەر بە تایبەتی کەیسی کوشتن بێت داواکاری شخصیش نەبێت داواکاری گشتی هەڵدەستێ بۆ کارە. پەیوەندیم پیانەوە کرد پێم خۆش بوو کەسێکیان بەشدار بێت بۆ هەم ڕووی کۆمەڵاتی شارەکە هەم ڕووی یاسایی شارەکە ئەو خۆی دژی ئەم دیاردە نابەجێ دژی ئەو کارە نامرۆڤانەیە بەڵام کەم تا زۆر دەڵێ من حەقم بەسەر کێشەکەەوە نییە و مامەی لێرە وەکو کەساتی خۆی بەشدار بوو لە بەخاک سپارنەوە ئیشکردن لەسەر ئەم دۆسیە و ئەگەر هات و سکاڵاکاریش بە مافی کەسی نەبوو ئەوە ئێمە لە ڕێگەی داواکاری گشتیەوە هەوڵەیەن کە هەموو بەڵگەکان کۆ بکەینەوە و تا دواسات بەردەوام مەبین لەسەر کەیسەکە و چاودێرێکی ورد دەبین و هەموو کەسانەی کە دەستیان هەبووە لە کوشتنی ئەم دوو کچە چونکە تەنها تاوانبار لەوەچێ یەک کەس نەبێ چونکە لەوچێ کۆمەڵێکە زۆر جار بڕیار با لەسەر کوشتنی کچ لە کۆمەڵگای ئێمەیە بۆیە ئەو کەسانەشی کە بڕیاریان هەبووە کە ڕێکەوتن بە ئیتیفاق بۆ لەسەر کوشتنی ئەم کەسانە ئێمە هەوڵەیەین هەموو کەسانە تاوانبارن بێنە بەردەم دادگا و ئیشی جدی لەسەر ئەم کەیسە